5 ساڵە سوپای تورکیا ڕێگری لە هاوڵاتیان و گوندنشینانی برادۆز دەکات. ڕۆژانەش گوند و ئاوایەکان بۆردمان و تۆپباران دەکات. لە ساڵی 2021 زۆرترین زیانی بە ڕەزوباغی هاوڵاتیان و ژینگە و دارستانەکانی ئەم ناوچەیە گەیاندووە. والله بۆردومان وڵای زەری زۆری هەیە. معدەل بۆردومان لەو چیانە شەوانە لێدا ڕۆژان لێدا بین ئەو گوندی سەرێ چۆ لەکرێت لەبا بۆردومانێ و تورکیا. دەربارەی تورکا یعنی چوەس ئەو ژیانمە نییە لێرە ڕاستی چونکە وەناکەن لێرە حەویان یعنی ماڵیاتی وەناکەن لەناو گوندا بستە دەرێ تەقەیلێکان سیلاحک بەسەران زیاتر تەقەب دۆشکە و ئاتشتانە خەلچیت کەتن نەگە پێشەها تەقەب هەموو ناوعاکی لە هەموو خەلچی. هۆی بەردەوامی بۆردومان و تۆپبارانی سوپای تورکیا لە سنووری برادۆست لە ساڵی 2021 تەنها 1400 هاوڵاتی ڕێگەیان پێدراوە سەردانی کوێستانەکانی سەقەر و کێڵەشین و لۆڵان و خنێرە بکەن. پلان و بەرنامەی ساڵی 2021 سەبارەت بە سەردانیکردنی ئەو کەسانێکەوە کۆچەری و ڕەوەندەکانن جیاواز بوو لەگەڵ ساڵەکانی تر ئەوانەی کە کاری هەنگەوانی یاخود مەڕداری ئەەکەن سەردانی نەحیان کردو لەوێەوە بەڕێکراون. بە شێوەیەکیشتی ئەو زەرور زیانانێکەوە دروست بوون لە ساڵی 2021 زیاتر زەرور زیانە مادیەکان بوون. سوپاس بخوا هیچ زەرور زیانێکی گیانی لەم ساڵەدانە بوو، بەڵام سوستانی بە سەدان دۆنم لە پوش و پاوان و ڕەزوباغی هاوڵاتیان جگە لەوەش تێکچوونی بە سەدان داری سروشتی لەم ناوچەیەدا بریتی لەو زیانانە. لە ساڵی 2017 تاکو ئێستا 145 خاکی هەرێمی کوردستان لە برادۆست لە ژێردەستی سوپای تورکیایە. زیاتر لە 15 بنکەی سەربازی سوپای تورکیا لەم سنوورە جێگیر کراون. وڵات حەسەن، کورسات نیوز، برادۆست.